لە کوردستانە بە دیدی تۆ پێم وابێ ئەچێتە چوارچەوەی ڕەنگە بچێتە چوارچەوەی توێژ تێزی دکتۆراکەشەوە ئەم دەسەڵاتە چۆن بەکارهێنرا و هەوڵدراوە چ پەروەردەیەک لە کۆمەلگا پەری پێ بدرێ کە لە ڕێگەیەوە چ جۆرە ئینسانێک بەرهەم پێدرێت. هەڵبەت کە من لە سەرەتا وتم کە فەلسفەی لایەنێکی فەلسفەی پەروەردەی لە کوردستان فەلسفەی پەروەردەی تەقلیدیە. یەکی لە تایبەتمەندەکانی فەلسفەی پەروەردەی تەقلیدی ئەوەیە کە ناوەندە پەروەردەییەکان لە ناوەندە کۆمەڵایەتەکانی تر جیا ئەکاتەوە. ینی سروشت و کایەکانی کە لە ناوەندە پەروەردەکانە ڕوو ئەدەن بە شێوەیەکی جیاواز تەماشا ئەکرێن لە بەرامبەر کایە کۆمەڵایەتەکانی دیکەی دەرەوەی سیستەمە پەروەردەییەکە. بۆ نمونە پەروەردەی خێزان لە پەروەردەی ناو مەکتەب جا ئەکرێتەوە. زۆر جار لە زۆر قسە هەیە و لە سەرەتای هەڵبەت لە سەرەتای دروستبوونی خوێندنی ڕسمی لە کوردستان و لە عێراقیشە هەمیشە وا پیشاندراوە کە ئێمە پێویستمان بە پەروەردەی مەکتەب هەیە بۆ ئەوەی کێشەکانی پەروەردەی خێزانی چاک بکات. وەکو بڵێ پەروەردەیەکی دیکەیە ئەو کێشانەی لە خێزانە هەمانە یا لە کۆمەلگە هەمانە یا لە ناو عەشیرەت هەمانە یا لە پەیوەندیە خێڵەکیەکانە هەمانە کە چوویتە مەکتەب بەجێی دێڵی ئەنی خەیاڵەکە وایە کە ئەمانە دوشتی گیان. بەڵام لە بۆچوونی دیکە بۆ لە بۆچوونی پەروەردەی پرۆگرسیڤ ئەم دوانە لە یەکجا ناکاتەوە. ینی هەمان لە ڕاستیدا ئەڵێ ئەمە وەهمێکە ئەمە وا ئەزانین ئەو پەروەردەی لە خوێندنکەکانە لە قوتابخانەکانە ڕوودەدات لە زانکۆکانە ڕوودەدات جیاوازە لە پەروەردەی کۆمەلگا ئەمانە ئاوێنە و ڕنگدانەوەی یەکدین وەکو سێرکڵێکە تەماشا ئەکرێ و لە ڕاستی بۆ نمونە یەکە لە نمونونەکان خەیاڵێکی وا ئەکرێت کە هەرچەندە ئێمە کۆمەلگەیەکمان هەیە نائەدالەتی تێدایە کۆمەلگەیەکی خێڵەکیمان هەیە کۆمەڵێ حکومدانی سەلبی بەسەر کۆمەلگادا ئەدرێ پێویستە قوتابخانەکانمان ئەم کۆمەلگایمان بۆ چاک بکات. بەڵام ئەمە وەهمێکە لەبەرەوەی ئەم قوتابخانانە ئەوەی کە لە قوتابخانە ڕوئەدا هەمان ئەو شتەی لە کۆمەلگە ڕوئەدا تەنها شکل و شێوەیەکی دیاریکراوی ئەدرێتە یا ئێمە وا ئەزانین سیاست لە خوێندنگەکانە ناکرێت یا قسەیە دەکەین دەڵێن خوێندنگە و زانکۆ شوێنی سیاست نییە کە لە واقعدا نەکردنی سیاست لە زانکۆکانە خۆی جۆرێکە لە سیاستی ئەمری واقع سیاستی هێشتنەوەی حاڵەکەی. بۆیە ئەم بۆچوونە لە کوردستانە هەیە کە وەکوتم یەکێکە لە بنەماکانی پەروەردەی تەقلیدی و ئەزانین قوتابخانە چاکە خێزان خراپە و ئەزانین قوتابخانە زانکۆ فێری پەروەردە و فێری کۆمەڵێ پێشکەوتنت ئەکا بەڵام بازار و دوکانداری فێرت ناکە. ئەمیان بەڵێن بۆ نمونە تەنانەت لە وشەکان ئاڵێن ئەمە مناڵ بازاڕیە یا ئەمە پەروەردەیەکی بازاڕیە. لە واقعدا هەردووکیان پەروەردە ئەکەن و لەوانەشە هەردووکیان هەمان پەروەردە بکەن لە کۆمەلگا بە شێوەی گشتی زانکۆ و کۆمەلگە لە یەکدا نەبڕاوە. جا ئەگەر دیکتاتۆری بێ هەر یەکدا نەبڕاوە ئاوێنەی یەکترین، ئەگەر لە ناو کەوانە پێشکەوتوو بێ ئاوێنەی یەکترین، ئەگەر دواکەوتوو بێ ئاوێنەی یەکترین. کاتێک کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ سیستەمە پەروەردەیەکانەکەین کۆمەڵی قودسیەتی لە دەریێنین بۆی بتوانین مامەڵی لەگەڵ بکەین، ئەتوانین باشتر بیگۆڕین باشتر چاکسازی تیا بکەین. بەڵام بەم شێوەیە کە مامەڵی لەگەڵا ئەکەین و جیای ئەکەینەوە هەم دابڕان لە نێوان کۆمەلگە و دەستگای پەروەردەیەکانە ئەەکەین کە دابڕانێکی درۆی نانەیە. هەمیش ئەم دوانە پەیوەندیان بێک و نابێتن سوود لێکتی وەرگن. ئێمە لە زۆر ڕۆوە کۆمەلگەمان پێشکەوتوترە لە زانکۆکان. من ئێستا باوەڕم وایە وازم لە کتێبێکش باسم کردووە کە لە زۆر ڕۆوە کۆمەلگەی دەرەوەی زانکۆکان زۆر پێشکەوتوترە لە کۆمەڵی ناوەی زانکۆکان کە قسە گشتەکە ئەوەیە کە ئێمە بڕیارە زانکۆکان پێشەنگ بن. بەڵام وان نییە لەبەرەوەی کاتێک کە لە ژیان دای ئەبڕی کە ناوەندەکانی خوێندن لە ژیان دای ئەبڕی ئەکەیتە کۆمەڵە ڕیچوەڵ کۆمەڵێ شەعائیر کۆمەڵە شت کە ئەبێ بەیانیان سعات ئەوەندە بڕۆی سعات ئەوەندە بیتەوە ببێ ئەوی بزانی ئەم سعات دانانە ئەم مامەڵە ڕۆتینیاتەی کە لە خوێندنگەکانە ئەکرێ لە بنەمادا چین ئەگەر ینی ئەگاتە حاڵەتێک کە ئێمە ناتوانین لێی دەرچین و ئەزانین تەنها ئەبێ وابێ ئەبێ خوێندنگە سعات 8:30 دەست پێ بکات یا 8 دەست پێ بکات تا 2 یا 4. بەڵام لە ڕاستیدا ئەکرێ خوێندنگە لە سعات 4 ئێوارە بۆ 6 ئێوارە دەست پێ بکات. ڕاستیانی پەیوەندیەکی کات بەهینەوە نییە بە پەروەردەوە نییە. جا ئەم لە یەکجاکردنەوەیە بۆ ئەوی فەلسفەیەکی دیکەمان هەبێت زۆر گرنگە تی بگەین و بشتوانین لە یەکیان جاکەینەوە. باش
لە کتێبەکە تۆ وێنای گشتی کتێبەکە کە کتێبەکە خوێنی تۆ من بۆ دووەم جار تقریبا ئەم جارانە بخێنەوە مراجعەیەکم کردەوە بەسەر پەرگرافەکان ڕۆشتمەوە بەڵام وێنەیەکی گشتگیرم بۆ دروست بوو کاتێک لە سیستمی پەروەردەیەکی لە سیستمێکی پەروەردەی لیبراڵ یا دیموکراتیکە جۆرە ئینسانێک بەرەمێنرێ کە ئەمە تایبەتمەندەکانەتی کائینێکی عەقڵانیە کائینێکی دیبەیتکارە بەردەوام دیبەیتەکە و کائینێکی ڕەخنەگرە بە ئەندازێکی زۆر لەگەڵ عەقڵانیە ڕەخنەگریشە بە ڕەخنەی ئینەکە و دواتریش کائینێکی بەرەمهێنە لەگەڵ وشە کائینێکە کە توانای تعبیرکردن گزارشکردن لە خۆی هەیە هەم بە نووسین هەم بە خوێندنەوە بەڵام کە سێری کوردستانەکەین هیچ ئەتوانین بڵین ینی بانەڵین زۆر بەڕهای قسەنەکەین بەڵام بە ڕێژەیەکی زۆر نزم ئەم کوالێتیانە ئەم تایبەتمەندیانە لە دەرچوویەکی سیستمی پەروەردەیەکی کوردستانە هەن ینی نازانم موافقی لەگەڵمانایە حەسیلی کتێبەکەی تۆ ئەمەیە ئەمە نییە بەڵێ بەدنیایەوە من بەوە دەست پێکەم کەڵم پەروەردە لە هەرێمی کوردستان لە قەیرانایە بەڵام بۆ چوونەکەی من ئەوەیە کە قەیرانەکە ئەوە نییە کە بۆ نمونە دەرچووەکانمان تعین نابن یا دەرچووەکانمان ژیان بەو مانایی کە لە خەیاڵمان هەیە بۆ پێشکەوتن پێشی ناخەن یا ئینگلیزی نازانن یا دەرسەکانیان پێلەبەر ناکرێ یا بوون کۆمەڵەش لەو بابەتانە ئەگەر قەیرانەکە ئەگەڕێنەوە بۆ کۆمەڵەشتی تر بۆ ئەگەڕێنەوە بۆ ئەو شێواز و ئەو بۆچوون و مامەڵانی کە لە ئەنجامی بۆچوونەکەەوە هەیە و برەودان بە هەمان مامەڵە و هەمان بۆچوون ئەوە بە قەیران ئەیکەمە هۆکاری قەیرانەکان بەڵام ئەوەی ئەو لایانی کە جەنابەت باست کرد لە ئێستاە سیستەمی پەروەردەی کوردستان بۆتە بەڕاستی و بۆتە بتێک کە ئەی پرستین ینی تەنانەت وشەی خزمەتی سیستەمەکە و خزمەتی پەروەردە خزمەت بەکارێنین هەمیشە لە خزمەتی داین هێندە لە خزمەتی ئەم سیستەمە داین لە دەرەوەی سیستەمەکە هیچی تر نبینین ینی بۆ نمونە سیستەمیش هەڵبەت کە ئەڵەم سیستەم کۆمەڵی ڕۆتینیاتە کە هەموو بەیانیەک ئەوانەی کە ئەچنە نێو سیستەمەکە و ئێوارە یەنە دەرەوە ئەبێ تووشی شۆکیان نەکا بۆ نمونە ئەبێ بەیانیان بڕۆن وەکو خۆی دوێنێ چی کراوە پێرێ چی کراوە ساڵێک 2 ساڵ 10 ساڵ تەنانەت 100 ساڵە چی کراوە هەمانش دووبارە بکەنەوە تووشی حاڵەتێکی نوێ نەبن ئەنجارە هەمیشە خەمی ئەوەیانە کۆمەڵەشت هەیە نەکرێت نەوەک سیستەمەکە تێک بچێت نەوەک تووشی فەوزا و گەرەڵاوژە و کێشەی ئیداری و کێشەی ڕۆتینیات ببین نەوەک شتێ بکرێ کۆمەلگا وەکوڵی بشڵەقێ و گەنجان بێنە سەر جادەکە ئەمە هەموو ساڵە دووبارەش ئەبێتەوە خۆشەکەی لەوایە بۆیە ئەمەندەی خەریکی سیستەمەکەین بیرمان چۆتەوە لە ئەسڵا سیستەمەکە لە خزمەتی شتێکدایە ئێمە بیرمان چۆتەوە ئەم سیستەمە بۆیە باسی پەیوەندی سیاسی پەیوەندی نائۆرگانیکی نێوان سیستەم و پەروەردەم کرد سیستەم بۆ ئەوەیە شکڵێک بە پەروەردەکە بدات ئێمە بیرمان چۆتەوە پەروەردەکە هەموو ئیش و کارمان بۆتە ئەوەی ئەم سیستەمە پینەپەڕۆکەین ئەم سیستەمە جوانکەین ئەم سیستەمە تەپوتۆزەکەی لێلابین ئیتی بیرمان چۆتەوە لە ئەسڵا پەیوەندی بۆی سیستەمەکە دروستکرا بۆی خزمەتی ئینسانەکە وەکەچی ئینسانەکە خراوەتە ئێستا ئینسانەکە خراوەتە خزمەتی پەروەردەکەەوە بە تا حەدێک تا ئاستێک کە 4 ساڵی خوێندنی زانکۆ بەلای کەمی دوای دەرچوونی کە دەچێتە ناوت کە تاعین ئەبێت یا دەچێتە ناوەندی خوێندن چێتە ناوەندی بەڕێوەبردننی سیستەمەکە هێندەی مانگی یەکەم و دووەم تا فێری ڕۆتینیاتی ئەو شوێنە ئەبێ خوێندنی 4 ساڵی هێندەی ئەو 1 دومانە قیمەتی نییە نرخی نییە ینی جارێکی تر ئەچێتەوە بە پێ ڕێنماییەکان ئەبێتێتەوە واژۆکردنی بڕیارەکان و بەردەوامیدان بەو چرخەیە کە پێشتر دانراوە ئەوەشە کە جارێکتر ئەمان بەستێتەوە بە سیستەمی تەقلیدیەوە کە باسم کرد.